لە شاری ئەولێر و لە هەوڵیانەیەکات پاڵەوانێتی بنکەکانی ڕاهێنانی یاری بادمنتۆن بەرێوەچوو کە 6 بنکەی ڕاهێنان هەیە لە هەموو عێراق بەسەر 2 کۆمەڵەدا دابەشکرابوون. هەردوو بنکەی ئەولێر و کەرکووک یاریەکانی لە ئەولێر بەرێوەچوو 14 یاریزان بەشداریان تێدا کردبوو کە ماوەی 2 ڕۆژی خایاند. پاش ماوەیەکی درێژ ماوەی 5-6 مانگ کە چالاکیەکان لە عێراق ڕاوەستاوە ئێستا دەستمان پێکرد بە کردنەوەی چالاکیەکانمان دەستمان پێکرد بە پاڵەوانیەتی مەدارس. ئێمە لە اتحادی عێراقی ریشە 6 مەدرسەمان هەیە وەکو قوتابخانەیەکی ریشەیە. دابش کراوە 2 قوتابخانە لە هەولێر و لە کەرکووک، ئەوانی تریش لە بەسڕە و لە کووت و لە بابل و لە بەغدایە. ئەو پاڵەوانیەتیە 2 ڕۆژ دەخایەنی لە هەولێر 2 قوتابخانە بەشداریت لێ دەکەن، قوتابخانەی ریشە کەرکووک لەگەری هەولێرێ. ئەو پاڵەوانیەتیە بەشداربوونی 14 یاریزانە لە 2 فئەی ژێر 19 فئەی ژێر 17. لە هەمان کاتیش کە گوتم لە بەغدایە لە عینی کات ئەو پاڵەوانیەتە بەڕێوە دەچی عینەن لە ژێر 19 و لە ژێر 15.